کردنەوەی ئەم چالاکی ئەو بۆنانە بە تایبەت بۆ خاتونەکانی مەنتیقەی خۆمان شتێکی زۆر باشە، چونکەکەی زۆربەی هەرە زۆری خانمەکان لە ماڵەوە کاری دەستی دەکەن، بەڵام هیچ ناوەندێک و هیچ شوێنێک نییە کە بتوانن کاڵاکانی لێ ساغکەنەوە. بەڵام کاتێک فیستیڤاڵێکی بۆنیەکی لەو شێوازەکەی دەواازەیەکیان بۆ دەکرێتەوە بۆ ساغکردنەوەی بەرهەمەکانیان و داهاتێکیان دەست بکەوێت. من نام ساکار تەها لە قەڵازەوە هاتوون پەیامەکۆ فەرمانەی کە کارەکانیان لە ژوورەوە دەکەن لە دەرەوە و شتەکانیان بە بازاڕ.